دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان موچەی مانگی هەشت دابش دەکات بەسەر منداڵانی بێباوک. لەگەڵمانە بن با بزانین ئێوەی خێرخواز و هاوکاری منداڵانی بێباوک لەم مانگەدا چەندێکتان بەخشیوە و دڵی چەند منداڵی بێباوکتان خۆش کردووە. چوار مناڵی هەتیوم هەیە لە دەستگای خێرخوازی منچەوەرەگرم هەموو مانگێ لە کاتی خۆیان. مناڵێکم لە خۆشی قسەخانەی هیوایە و دایکی چوار مناڵی هەتیوم دەستخۆشی بۆ مامۆستایان و بۆ ئێوەی ئازیز و خۆشی بۆ خێرخوازانەی کە ئەو موچەمان بۆ نێرە خەپەداشتی هەموو لایەکتان باتەوانێ و دەست و چاوی هەموو لایەکتان خۆش بێت. سپاسی هەموو خێرخوازان دەکەم. خوارستیان بە هەموو ماڵێن لە کاتی خۆیان پارەمانێنێ. خوارستی هەموویان بە لێرە سیرینی وەرەگرین، پارە وەرەگرین، دڵمان خۆشە. شیرینیمان هاتێ دڵم خۆشە، نمونیان دابێ. زۆر سپاسی خێرخوازان دەکەین کە هەموو کاتی مەعاش و جلوبەرێکمان دەدەنێ. کە ئێم بۆ ئێرە مەعاش وەرەگرم جلوبەرێکی پێدا کڕم، زۆر سپاسیان دەکەم. دەستی خێرخوازان خۆش بێ، ماڵیان ئاوا بێ، یارمەتیمانەدەن. دوو مناڵی بێ باوکم هەیە، هەموو سەری مانگی پارەمانێنێ، شیرینیمانێنێ، گۆشتمانێنێ، ماڵیان ئاوا بێ، بەر قەیامەتیان کەوێ، دەستیان خۆش بێ، خوا پاداشتیان باتەوە. زۆر زۆر سپاسیان دەکەین کە یارمەتیمانێن و ئێمەش مەعاش و شتمانی گیانمان بمانە، دەستیان خۆش بێ، لەشتیان ساغ بێ، ماڵیان ئاوا بێ. زۆر زۆر سپاسیان دەکەین. من زۆر سپاسی خێرخوازان دەکەم کە یارمەتیمان دەدەن، مەعاش وەرەگرین، شیرین وەرەگرن، هەموو مانگێ لە کاتی خۆیدا. زۆر سپاسیان دەکەم. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان ئێمە وەکو بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا دوێنێ و ئەمڕۆ موچەی منداڵانی بێباوکمان دابەش کردووە لە هەموو شار و شارۆچکەکان کە ژمارەیان 1028 منداڵی بێباوک بووە بە گوژمەی 123 ملیۆن و 950 هزار دینار موچەیان وەرگرتووە و هەلم هەلەشە حەزەکەم ئاماژە بەوە بکەم لەم دەرفەتەدا کە ئێمە پرۆژەیەکمان ڕاگەیانوە بۆ یارمەتیدانی منداڵانی بێباوک بۆ کڕینی جلوبەرگی مەوسیمی قوتابخانەکانیان بۆیە داواکەین لە خێرخوازان و دەوڵەمەندان ئینشاڵڵا بتوانن هەچ کەسێک دەستی خێر و دەستی چاکە ڕاکێشێ بۆ ئەم پرۆژەیە ئەگەر بە تەنها منداڵێکیش بێ بتوانێت ئەو خەرج و مەسرفەی ئەو منداڵە دابین کە دوعای خێرمان هەیە بۆ هەموو لایەکمان خوای پەروەردگار هەموو لایەکمان لە کاری خێر و خۆشیان کۆ بکاتەوە ئینشاڵڵا.
دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێ باوکان هەموو مانگێک لە کاتی خۆی موچەی منداڵانی بێباوک دابەش دەکات بە هاوکارەکانی ئێوەی خێرخواز. ئەمڕۆ موچەی مانگی هەشتی ساڵی 2022 دابەش کرد بەسەر 1028 منداڵی بێباوک. کۆی گشتی ئەو هاوکارانەی کە ئێوەی خێرخواز و بەخشندا لە بەشی بێباوکان لە موچەی ئەم مانگەدا بەخشراوە 123 ملیۆن و 950 هزار دینارە. واتە هەموو منداڵێکی بێباوک کەمترین موچەی 100 هزار دینارە لە بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشی. چاوەڕێەکەین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە زیاتر بێ و ئەوانەی کەەوە چاوەڕێەکەن موچیان نییە ئەوانی شوکو ئەمانە دڵیان خۆش بێت. یەکەم جار بەنای خۆی گەورم هیرەبان زۆر سپاسی بەخشینەکەی کە خولێکی بێ بەرامبەری بۆ ڕێخستوین و زۆر سپاسیانەکەین چکە لەبەری زۆر گرنگیمان پێین فێری خۆشەویستیان کردوین فێری میهرەبانیان کردوین من لێرە خۆم دۆزیەوە من هیچ حەزم بە ئینگلیزی و عەرەبی نەبوو و حەزم بە مەکتەبیش نەبوو زۆر یعنی چکە مەکتەبم گۆڕا ئەمساڵ و وایان لێکردم کە یعنی زیاتر خۆشەویستیم بۆ قوتابخانە زیاتر بێت مامۆستا بشرا وای لێکردم کە ئینگلیزیم خۆش بێت کە یعنی مەکتەبم خۆش بێت مامۆستای عەرەبی کە من یعنی هیچ ساڵ لە عەرەبیا هەموو کاتێک کەوتمەتە خولی دووەمەوە هیوادارم کەم ساڵ باشتر بم چکە دڵنیاشم زۆر باش ئەبم چکە شتی زۆر باشی فێر کردوم زیاتر ڕاهێنانی زیاتر ئەرکی ماڵەوە من هیچ حەزم بە ئەرکی ماڵەوە نەم بەستێسا زیاتر حەزم بە نووسین و بە سیرکردنی ڤیدیۆ عەرەبیە و ئێستا ئەگەر سەرێکی ڤیدیۆ عەرەبی بکەم ئەتوانم زیاتر ژێرنووسەکانی بخوێنم و بیکەمەوە بە کوردی لێرە فێری خۆشەویستی بووم بۆ قوتابخانە بۆ دەرسەکان لێرە فێرم کە میهرەبان بم لێرە فێرم کە ڕێز لە هاوڕێکانم بگرم لێرە هاوڕێ زۆر باشم ناسی. سەرەتا بەنای خۆی گەورم میهرەبان زۆر سوپاسی دەستگای بەخشینێکی کە ئەم دەورەی بۆ دامین کردوین کە پێکاتوە لە دەرزەکانی بیرکردنەوە دەرزی ئەدەب و بابەتی ئینگلیزی و لەگەڵ عەرەبیە زۆر سوپاسی مامۆستاکانیشمانەکەین کە لەگەڵمانەماندوو بوون و یارمەتیەکی زۆریان داوین کە ئێستا ئەنجامەکەی دەبینین زۆر سوتمان لێ بینیوە سپاس بەخوا. سەرەتا بەنای خودای گەورە میهرەبان منێک و قوتابیە کە لە خولی نمونەی بەرەولوتکە بەشداریم کردو لە ئێرانە بەڕاستی لە ژانمان زۆر شت گۆڕاوە کە لە قۆناغەکانی ژانما تێدا تێپەڕیوم و لێراندا کۆمەڵێک شتی زۆر باش فێر بووینەوە سپاسی مامۆستاکانەکەم کە کۆمەڵە شتی زۆر باشیان فێر کردوینەوە توانیمان لە بواری زمانوانیدا لە بواری عەرەبی و ئینگلیزیدا زۆر باش ببم و سەرەتا لە عەرەبیدا نەمەتوانی لی تێبگەم یاخود بیکەمەوە بە کوردی بەڵام بەهۆی مامۆستاکانمان زۆر سپاسیانەکەم کە توانیمەوە بکەم لە خۆم کە بتوانم عەرەبیەکە بکەمەوە بە کوردی یاخود لی تێبگەم و زۆر سپاسی مامۆستا ئینگلیزی شەکەم کە کۆمەڵە شتی زۆر باشی فێر کردوینە لە بابەتی ئینگلیزیداوە هەرموو کاتێک لەگەڵ وانەکاندا کۆمەڵە ئامۆژگاری زۆر باشمانەکەن و ئێمە لێراندا پێی ناڵێن کۆتایی خولەکە چکە بەرەو کۆتایی ئەچین بەڵام لێراندا گروپێکی زۆر باشمان دروست کردە بە ناوی گروپی ئامێزەوە کە ئیشەڵڵا هەر بەردەوامە بین و کۆمەڵە گشتی زانستیان پێکردوینە زۆر سپاسیانەکەم و سپاسی دەستگای بەخشینەکەم بۆ کردنەوەی ئەم خولە
و دووشتی زۆر باش فێر بووم لە ژیانما کە لێرانەدا فێر بووم یەکەم کاتێک کە هاتم بۆ ئێرانە من لەش کوشتم ناکرد بەڵام سپاسی خواکەم کە ئەو دەرفەتی پێدام کە لێرانەدا توانیم بمە لە چک بەسەر و لە چک بکەم و دووهەمیش زۆر سپاسیانەکەم کە لێرەوە بردیانین بۆ نووری حکمە و ئەتوانین لە داهاتوودا فێری قورئان ببین و بەشدار بین لەگەڵ قورئانە و لی دانەبڕین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان وەکو بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین دیارە لە بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین لایەنی پەروەردی یەکێکە لە لایەنە زۆر گرنگەکان بۆ ئەو مناڵە بێباوکانی کە لە دەستگای بەخشین موچەوەرەگرن و بەردەوامیان هەیە. ئەم ساڵ خولێکمان کردەوە خولی نمونەی بەرەولووتکە کە لە پۆلی 4 هەتاوەکو پۆلی 11 بەشدار بوومان هەیە و 250 خوێندکار بەشدار بۆ لەگەڵمان و 153 خوێندکار بە بەردەوامی هەتا کۆتایی خولەکە لەگەڵمان بەردەوام بوون. هەندێک لە خوێندکارەکان بە هۆکاری جیاجیا، هەندێکیان بەهۆی ئیش و کارەوە، هەندێکیان بەهۆی بەشداریکردن لە جۆرێک لە پرۆژەی جیاوازتر لەگەڵمان بەردەوام نەبوون. بەڵام ئەلحەمدولیلا 153 خوێندکاری بەردەواممان هەیە لە خولی نمونەی بەرەولووتکە کە دەستگای خێرخوازی بەخشین بەبێ بەرامبەر بۆی کردوونەتەوە و تا کۆتایی خولەکە پاسیان بۆ دابین کراوە. بۆ ماوەی 2 مانگ و 10 ڕۆژ خولەکە بەردەوام بووە ئەلحەمدولیلا. زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی لە کۆی خولەکە وتراوەتەوە و ئەلحەمدولیلا سەرکەوتنێکی باشی بەدەستهێناوە لە کۆی خولەکە بەپێی ئەو فیدباکانی کە لە خوێندکارەکانمان وەرگرتوێتەوە و هەروەها بۆ ئاستە سەرەتاییەکان وانەی بیرکردنەوە یەکێک بۆ لەوانە گرنگەکان و گرنگی پێدراوە و هەروەها وانەی سیرە و وانەی ئاداب بە خوێندکارەکان وتراوەتەوە و بۆ تەمەنە گەورەکان وانەی ژیان سازی و وانەی عەقیدە لەگەڵ وانەی زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی بە خوێندکارەکان وتراوەتەوە. ئەلحەمدولیلا توانیمان کە وردەوردە خولەکە بە پایان بگەێنین و بتوانین ئەنجامی باش و دەستکەوتی زۆر باش لەلایەنی پەروەردەی و ئەخلاقیەوە لە خوێندکارەکانە بچنینەوە. ئینشاڵڵا دەستگای خێرخوازی بەخشین لەلایەنی پەروەردەی بەردەوامە بێ و پرۆژە پەروەردەیەکانی زیاتر پەرە پێدا و گرنگی پێدا، چونکە ئەگەر مرۆڤ قرار بێ دووشت هەبێ فەراغەکانی پڕکاتەوە، بەشێکی لایەنی مادیە کە مادیاتی ژیانی پڕکاتەوە، بەشێکی تریشی لایەنی پەروەردەی و ئەخلاقیە کە ئێمە لەم خولەیە گرنگی تاوەمان بەلایەنی پەروەردەی و ئیمانی و ئەخلاقی خوێندکارەکان داوە بۆ ئەوی لە داهاتووە ببنە کەسێکی ساڵح بۆ کۆمەلگا ببنە کەسانێک کە سوودی تاویان بۆ کۆمەلگا هەبێ و پەروەردە بکرێن و بتوان خۆیان پەروەردەکار بن بۆ نەوەکانی داهاتووی ئەم نیشتیمانە. سوپاس بۆ دەستگای خێرخوازی بەخشین، سوپاس بۆ خێرخوازانی کە هاوکاریان کردوین، سوپاس بۆ خوێندکارانی کە لە خولەکە لەگەڵمانە بەشدار بوون. سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاسی خواکەم کە توانی ئەو دەرفەتەی پێیاوم بەشداری ئەلەم خولە بکەم کەوا سوپاس دەستگای بەخشینی بێباوکانەکەم کەوا هەساڵن بە دابینکردنی ئەم خولە بۆ ئێمە خوری بەرەولووتکە کەوا بە بەلاشە و پاسمان بۆ دابین کراوە. مامۆستاکانی زۆر بماندوونە ناسانە دایم لە هەوڵی بەرەو پێشبوونی ئێمە و تواناکانی ئێمەن و لە ڕووی زمانەوانی و پەروەردە و ئیسلامیەوە سوودی زۆرمان بینیوە و من وەکو خۆم و هاوپۆلەکەم لەو پێش ئەوەی کەوا بین بۆ ئەم خولە و دوای بین بۆ ئەم خولە گۆڕانکاری زۆرمان بەسەر هاتووە لە ڕووی زمانەوانی و ئیسلامی و پەروەردەیەوە لە ڕووی پەرەپێدانی تواناکانی خۆمانەوە. داواکارم لەو کەسانەی کەوا پارەیان هەیەیان سامانیان هەیە خوا بەخششێکی پێیاون
سەرفیکەن لە بواری خێردا و بە تایبەتی دەستگای بەخشین بۆ ئەوەی کە خولی ئەلەم شێوازە بکەنەوە. بەڕاستی سوودی زۆر بە خوێندکاران گەیشتووە. ئەگەر ئەو خێرخوازانە خۆیان بێن ببینن ئەو خوێندکارانە ببینن کەوا چەندێ سوودیان پێگەیشتووە، بەڕاستی زۆر دڵخۆش و شاد دەبن کەوا هەر تاکێک لە تەلەبەکان سوودی زۆریان بینیوە لە هەموو بارەکانی ژیانیاندا. بسمیلا بەناوی خوا لەم خولەی دەستگای خێرخوازی بەخشین سوودێکی زۆرم بینیوە. یەکەم جار کە پێشوێ بێن بۆ ئیرەوە نەبووم، ئێستا زۆر جیاوازیم بینەوە. یەکەم جار ئینگلیزیم نازانی، بشم زانیم یەک تۆزم زانیم، ئێستا زۆر باشترم لەگەڵ عەرەبیە ئەدەب و ئەوانەی تریش زۆر باش بووم، بەس ئینگلیزی و عەرەبی زۆر سوودم لێ بینیوە. زۆر سوپاسیانەکەم بۆم خولە بێبەرامبەرە. سەرتا بەنای خی گەورە پێشێ بۆم دەورەی هیچ حەزم پێی نەبوو، چووبم بۆ دەورەی کە پارەش بوو، یعنی هیچ پێم خۆش نەبوو، بەس کە هاتم بۆ ئێرە ئەمە مۆستا باشانم بینی، دەرسی ژیان سازی، دەرسی عەرەبی، دەرسی ئینگلیزی، زۆر حەزم بۆ دەورەکە بوو، هاوڕێی باشم ناسی، زۆر شتی باش لەم دەورە فێرم، زۆر گۆڕام. پێشێ بۆم بۆ ئەم دەورەیە و کە هاتووشم زۆر فەرقم کردە پێشتر، کەسێکی تووڕە بووم لەگەڵ ماڵەوە عەسەبی بووم، زۆر شتی باش فێرم، ڕێزگرتنە دایکم جارە زۆر دایکم هەڵە شاخامەوە، دایکم هەم باشی بەرامبەر کرده بووم. بەس الحەمدولیلا کە هاتم بۆ ئێرە فێری زۆر شتی باش بووم، دەرزی مامۆستا سەروەر ژیانسازی لەسای ئەو زۆر شتی باش فێر بووین. دەرزی ئینگلیزی من زۆر خراپ بووم، هیچ حەزم لێ تیای نەبوو، هەموو ساڵێک ئەچوومە خولی دووەمە بۆ ئینگلیزی، بەس الحەمدولیلا ئەم ساڵ باش بووم بۆ نێم دەورەیەوە. زۆر سپاسی دەستگای بەخشینیش ئەەکەین بۆ دابینکردنی پاس، بۆ ئەو هەمووی بۆ ئێمە کەسیرانیان بۆ ڕێخستین، زۆر سپاسیان ئەەکەین. سەردا دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەم کە دەستیان کردووە بە کردنەوەی خولێکی هاوینە بۆ بەشی بێباوەکان و کرێپاس و پەیمانگاکانیش بێ بەرامبەر و زمانەکانی ئەو پەیمانگایش زمانی عەرەبی و ئینگلیزی و پەروەردە و ژیانناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم هیلاکەن پەیمانەوە و عەزێتیان کێشاوە و پێشە بێم بۆ پەیمانگایە، دواتر هاتم بۆ پەیمانگایە هەستم کرد کە گۆڕام و ژیانناوی پێغەمبەرمان زۆر بە جوان تێگەشتی بوون کە خۆم پێشتر نەمدەزانی، بەڵام پەیمانگایە ئەستان بە بەهێزکردنی زمان و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەم و ئەو کەسانی کە سەرۆت و سامانێکی زۆریان هەیە کە خوا بۆیانی ڕەخساندووە کە هاوکاری بێباوکان کەن و بۆ خولکردنەوەی بێباوکان. وانەی زۆرمان خوێند، بەڕاستی سوودێکی زۆرم لێ بینیوە، فەرقێکی زۆرم کردو لە پێشەوەی پێم خولەکە و هاتمە خولەکە و سوودێکی زۆرم بینیوە. وەک زمانی ئینگلیزیم زۆر باش بووە، عەرەبیەکەم بەرەو باشبوون ئەڕوات و لەگەڵ ئەوەشە ئەمان بم بۆ گەشتێک وەکو ئەم ڕۆژ گەشتێکی زۆر بچووکیان بۆ ڕێخستین، بەڕاستی سوودێکی زۆرمان لێ بینیوە. زۆر سوودی هەیە چکە من پێشەوەی بێمە ئەم دەورەیە هیچ یەکێک لەمانم نەئەناسی، ئێستا تێکەڵەیەکی زۆر بەربڵاوم لەگەڵ هەمویان هەیە، بە تایبەتی مامۆستاکانیش. زۆر سپاسیان ئەەکەم، هیوادارم نمونەیان زۆر بێت، هیوادارم بە هەشت جێگایان بێت، هیوادارم قەت ناخۆشنێتە ڕێگەیان. زۆر سپاسیان ئەەکەم. وەک مامۆستای لە خولی بەرەولووتکە دەستخۆشیم هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە ماوەی 2 ساڵ لەپا کارە خێرخوازەکانیان خزمەتەکەن بە چینی قوتابیان چەندین خولیان بۆ کردوونەتەوە. ئەم خولە بەنای خوی بەرەولووتکە لە 26 دەستی پێ کردووە، کۆمەڵێک وانی تێدایە وەکو زمانی عەرەبی، زمانی ئینگلیزی، ژیانسازی، وانی بیرکردنەوە، وانی فقه و سیرە. الحەمدولیلا وەکو ئەو فیدباکانی کە لە تەلەبەکانمان وەرگرتوێتەوە هەتا ئێستا کاریگەرێکی زۆر باشی هەیە، هەم لە ڕووی فێربوونی زمانەوە، هەم لە ڕووی کاری بە کۆمەڵ و تیم و کاری ڕێکخراوەی و هەروەها معلومات لەسەر دینی پاکی ئیسلام و شەریعەت.
ئەم خولە وەک هەموو کارەکانی تری دەزای خێرخوازی بەخشین کارێکی بێ بەرامبەرە بۆ ئەم قوتابیانە کە هەستاون بەکردنەوەی ئەم خولە دەزای خێرخوازی بەخشین بەڕێوەی ئەبا بە هاوکاری ناوەندی سلێمانی ڕەخای قوتابیانی کوردستان و هەموو ئەو خێرخوازانی کە بە بەردەوامی هاوکاری دەزای خێرخوازی بەخشین ئەکەن کۆی خولەکە ماوەی 2 مانگ ئەخایەنێت بێ بەرامبەرە و پاسیان بۆ دابین کراوە پاسەکەش بە هەمان شێوە بێ بەرامبەرە هیچ بڕەپارێک لە بەرامبەریا وەرناگیرێت و هەروەها لە میانی ئەم 2 مانگەیە ئێمە گەشت و سەفریان پێ ئەکەین بە تەلەبەکان هەندێک لە تەلەبەکانمان بە پێ قۆناغەکانیان ئەیان بین بۆ شوێنەکان وەکو تایگەرتاون بۆ مناڵەکان وەکو سەفرەی تەرفیهی وەکو ئەوەی کە چینی کوڕانمان کاتێکی خۆش بەسەر بەرن ئەیان بین بۆ گەشتی مەلەوانی و هەروەها کچانیشمان لە ئاستی خۆیانە گەشتێکمان بۆ سازکردن سەیرانێکی خەنجیلانی جوانمان بۆ ئەنجام داون.